عەبادی بەردەوامە لە سزادانی خەڵکی کوردستان. پێویستە چی بکرێت بۆ تێپەڕاندنی گەمارەوەی حکوومەتی عێراق؟ از خود بێژم بلا ئەم نۆفخۆدا تەنەزیلێ بە یەکدو بکەین پۆشترش تەنەزیلێ بۆ بەغدایەکیان ئەبادیەکیان ئەردۆغانێکی بکەین بلا ئەم خۆ بین وەزە هەریە تێک چووی هەریە خراپی بلا ئەم خۆ بین خود فێڕێ خۆ بکەین نۆفخۆدا. پێویستە هەموو کورد هەموو لایەنە سیاسیەکان یەک بگرن بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆ ئەوەی بەرامبەر نێرانی کورد سەر بکەوین و بگەین بە ئامانج کە ئەویش سربەخۆییە. ئێمە وەکو لایەنە سیاسەکانی کوردستان دەبێت هەموو یەکدەنگ بین یەک بگرین بۆ کشانەوە لە پەرلەمانی عێراق، چونکە هەتا ئێستا پەرلەمانی عێراق وەکو گاڵتەپێکردنێک بە ئێمەی کورد چەند جارێک بەڵێنیان داوە و بەڵێنەکانیان نەگەیاندوتە جێ. ئێمەی ملەتی کورد پێویستە هەمومان بە یەکدەنگ بچینە ناو پەرلەمانی عێراقەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان، هەروەها لەوێ یەکدەنگ و یەکڕیز بین. بۆیە ئێستا کە ئێمە وامان بەسەراتەوە لەو وەزعداین کە لە ناو خۆمان یەکدەنگ نین یەکڕیز نین، پێویستە هەمومان یەکڕیز و یەکدەنگ بین بۆ چارەسەرکردنی کێشەکان. عەبادی هیچ شتێکی نەکرد بۆ کورد، هیچ شتێکی نەکرد بۆ کورد و بەڕای من هیچ کاتێک قسەکانی ڕاست نابێت و هەر قسەیەکی کردووە لە بەرژەوەندی کورد نەبووە، هەموو ڕێگاکانی داخستووە بە هەموو شێوەیەک دژایەتی کورد دەکات ڕێککەوتن بکرێت بۆ ئەوی میلەتی کورد وەکو جاران دڵخۆش بێت.